بەڵێ هەروەک دیارە پرۆسی دابەشکردنەوەت لە سنتەری قەزای ناوەندی سۆران بەردەوامی هەیە بۆ خستنە ڕووی زانیاری زیاتر و بە شێوەی گشتی لە سنووری ئیدارە سەربەخۆ سۆران کۆی ئەو دابشکردنی نەوتە کە لەلایەن دەستگای خێرخوازی بارزانیەوە دابەشەکرێت چەند قەزا لێ سوودمەند بوون و تاکەی بەردەوامە بێت میوانێکم لایە بەرپرسی ئۆفیسی سۆرانی دەستگای خێرخوازی بارزانانی کاکنێت سیروانە مراحیت ئەگەر بێت ئێرە سپاس دەکەم سڵاوت لێ بێتەوە کاتت باش دەمەوێت بزانم لەم هەفتەیە بە دیاریکراوی لە چەند قەزایەک پرۆسەی دابشکردنەوەت بۆ کەم دەرامەتەکان دەست پێ کردووە بەگشتی لە سنووری ئیدارە سەربەخۆی سۆران چەند کەس سوودمەندە بن لەم هاوکاریە. سپاس بۆ ئازیزکە لەگەڵمان بەشدار بوون بۆ ڕوومالکردنی ئەم پرۆسەیە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی ساڵانەوەکو نەریتێک لە وەرزی سەرما و سۆڵە و زستاناندا هەڵمەتی دابشکردنی سوتەمەنی و نەوت دابش دەکەین دەست پێ دەکەین لەو چوارچێوەدا ئەم ساڵ بە پێویستمان زانی کە لە ناوچە دوورە دەست و شاخاوەکانی دەڤەری باڵەکایەتی ئەم پرۆژەیەمان ڕابگەێنین پرۆژەکە بە هاوکاری بەڕێز کاکنهار و ڕوانزی بەدابینکردنی نەوت بەشدارە لەگەڵمان وەکو هاوبەش هەماهەنگیمان لەگەڵ لایەنە یەکە ئیدارەکان وەکو قایم قامەتەکانی دەبارەکە لە سنووری ئیداری سەربەخۆ سۆران کردووە بۆ مەبەستی وەرگرتنی لیستی سوودمەندبووان کە لیستی سوودمەندبووان لەلایەن یەکە ئیداریەکانی ناوچەکە ئامادەکراوە ڕادەستی ئێمە کراوە دوای ئەوەی کەوا ڕادەستی ئێمە دەکرێتن ئێمە بە پێویستمان زانی کە تەواوی قەزاکانی سنووری ئیداری سەربەخۆی سۆران بەسەر بکەینەوە بە ناحیەکانی شێوە بە خۆمان سەردانی ناحیەکان دەکەین بۆ ئەوەی کەوا کەمترین زەحمەت و گرفت بۆ هاونیشتیمانیانی دەبەرەکەمان دروست بێتن بتوان بە ئاسانی دەستیان بە هاوکاریەکانی ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی بگاتن لەم پرۆسەیەدا 3500 خێزان سوودمەند دەبن بۆ هەر خێزانێک بڕی 6 لیتر نەوتی سپی دابین کراوە بێ بەرامبەر پێشکەشیان دەکرێت و تەواوی سنووری ئیداری سەربەخۆی سۆران بە هەر شەش قەزاکانیەوە هاونیشتیمانیانی هەر شەش قەزاکە سوودمەندە من لەم پرۆسەیەمان ئەمێ بۆ بزانی بە گرنگجی ئەو کەسانێک کە سوودمەند دەبن بە چ پێوەرێک هەڵبژێردراون یاخود نەوتیان بەسەر دابش دەکرێت و تەواوی ئیدارە سەربەخۆ سۆرانش دەگرێتەوە ئەم پرۆسەش تاکەی بەردەوام دەبێت. پێوەرەکانی دەستنیشانکردن ئێمە ئەوەی کەوا بەلایەنی حکمیمان گرتووە کە دەبێ هەژار بن دەبێ ئەوانی کە تازە زەواجیان کردو موچە خۆر نینە و توانای داراییان مەحدودە و کە خاوەن پێداویستی تایبەتەکان و کەمەندامانێکێک لەو شەریحانەیە کە ئەمە هەمیشە لە خزمەتیان داین لەگەڵ ئەوەشدا ئەو خانەوادانەی کەوا کرێچین و باری داراییان قورس و خراپە و زۆری ڕێژەی کەم ئەندامانی خێزانێکێکە لەو پێوەرانە پێوەرەکانمان گەیاندون بە لایەنە حکومیەکان بەڵام ئەو لیستێکەوە ئامادە کراوە لایەنە حکومیەکان ئامادەیان کردو ئێمە ڕادستی ئێمەیان کردو ئێمەش هەموو ئەو لیستێکەوە وەرمان گرتووە تەواوی هاونیشتیمانەکان سوودمەند دەکەین لەو چوارچێوەدا ئێمە لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران ئەمڕۆ بە دیاریکراوی لە قەزای ناوەندی سۆرانین کە تێیدا 1100 خانەوادە سوودمەند دەبێتن 700 خانەوادە لە سنتەری قەزای ناوەندی سۆران و 400 خانەوادەش لە سنتەری ناحی دیانە لەم هەڵمەت و دابینکردنی هاوکاری دەستگای خێرخوازی بارزانی سوودمەند دەبن. بەگشتی ئاماژت بۆدا زیاتر لە 3000 خێزان سوودمەند دەبن ئەو بڕێک کە دیاریش کراوە تەنها 6 لترە بۆ کۆی ئەو کەسانێکە کەم دەرامەتن ئەم ڕێژەیە بە بۆچوون ئێوە ئەو لیستێکە ئامادە کراوە کەم نییە گرفتی کەم دەرامەتەکان زیاترین لەم ڕێژەیە یاخود تەنها ئەوەنان کە ناونووس کراون بەدڵنیاییەوە ئاست و ڕێژەی کەم دەرامەتەکان و هەژاران و خاوەن پێداویستیابەتەکان زۆر لەوە زیاتر لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران کە ئێمە بتوانین لەو پرۆسەیە و لەو هەڵمەتی دابشکردنێ لە خزمەتیان بین و خزمەتیان بکەین بەڵام ئەوەی کەوا ئێمەش بەپێی توانەکانی خۆمان و لەسەر ئاستی کوردستان خۆتان دەزانین کەوا دەستگا لەسەر ئاستی عراق و لەسەر ئاستی دنیا کار و خزمەتەکانی پێشکەش دەکاتن ئەوەی کەوا توانی ومانە لەو هەڵمەتە سوودمەندیان دەکەین بە هەمانجی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە حکومیەکانی دەبەرەکە لە ڕۆژانی داهاتوو لەم ساڵدا ئەکید بە دڵنیاییەوە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی لە سێکتەری جیاواز لە خزمەتی هاونیشتیمانیانی خۆمان دەبین لە دەبەرەکە لە هەر هاوکاری و بەهاناوەچوونێکە پێویست بێتن دەستگای خێرخوازی بارزانی بە لەژێر دروشمی شانازیێ بۆ مرۆڤ کە خزمەتکاری ملەتی خۆی بێتن لە خزمەتی هاونیشتیمانیان داین.